لە سۆدەی کراوەی کوردستان 24 لە پێشەنگای کتێب لە پایتەختی هەولێرەوە لەگەڵتانین. میوانی ئەم کاتەمان زۆر بەڕێز کاک کاردۆ محەممەد ڕێکخەری ژووری پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕانە. دەمانەوێت جگە لە مەسلەی کتێب و گرنگی پێشەنگای کتێب دەمانەوێت لەسەر دۆخی سیاسی و ئایا هەڵبژاردن بەڕێوە دەچێت یان ناوە چ بکرێ بۆ ڕێکخستنەوەی نێوماڵی کورد. ئێمە لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین. کاک کاردۆ زۆر بەخێربێ، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. جگە لە گرنگی پێشەنگا بۆ خوێنەر ئاشکردنەوەکەی جارێکی کرد لەگەڵ کتێباوە هێرشی تەکنۆلۆژیا بۆ سەر خەڵق وای کردو لێ دوورکەوێتەوە. ئەگەر ئەمان بخەینە ئەولاوە دۆخی ئێستایی هەرێمی کوردستان تۆزێک لێکترازان لە ناو پارتە سیاسیەکاندا هەیە. لەلایەکی کەشەوە پەرلەمان ئەبێ هەڵبژاردننی بۆ ئەنجام بدرێت. بەم دۆخەوە هەڵبژاردن بەڕای ئێوە دەبێ بکرێ پێش ڕێخستنەوەی نێوماڵی کورد؟ سپاس. لە ڕاستیدا ڕەوشێکی ئاڵۆزە، ینی لە هەم ناوچەکە لە دنیا لای خۆمان. ئێمەش گرفتی گەورەمان هەیە چۆن دەتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە. باشترین ڕێگا دیموکراتیەکەیە و هەڵبژاردنە بۆ بەشداری خەڵک لە هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان. بەتایبەتی ئێمە ئێستا ڕوبەڕووی قەیرانی گەورە بووینەوە و تووشی بۆشایی یاسایی بووین، بەتایبەتی کە پەرلەمانی کوردستان ئێستا ئامادەیی نییە. بەڵام ئەمەش ئاستەنجی لە بەردەمایە، ینی هەڵبژاردنەکەش ڕاستە لە ڕووی یاساییەوە، لە ڕووی دامەزراوەیەکانەوە بڕیاری لێدراوە کە هەڵبژاردن بکرێ، بەڵام وەکو ڕووە سیاسیەکەی گرفتی لە بەردەما، ئاستەنجی لە بەردەما بۆ ئەنجامدانی بە شێوەیە کە بتوانێت پرۆسەیەکی سەرکەوتوو بێ و ئەو پرۆژەیە جێبەجێ بکە کە قۆناغی ئێمە یا میلەتەکەی ئێمە پێویست بێت. باش کاک کاردۆ، پاش ئەو بڕیارانەی دادگای فێدراڵی کە بە ئاشکرا پێشێلی دەستورە، چونکە لە دەستوردا دەڵێ ئەو هەرێمانەی کە فێدراڵن خۆیان خاوەنی بڕیارن، پەرلەمانیان هەیە، دادگایان هەیە، سەرۆکایەتیان هەیە، ئەو ئەوانەی هەمووی پێشێل کردووە، هاتۆ دەستکاری یاساکەشی کردووە، بێجگە لەوە هەموو پێکاتەکانیشی بێبەش کردووە لە هەڵبژاردن کە لە کاتێکدا لە عێراق و لە پارێزگاکانیشدا ئەوان ئەو مافەیان هەبوو. ئەمە ئەبێ چۆن چارەسەرکردی ئەم دەستێوەردانە ڕاستە و خۆی کە نەدەبوو دادگای فێدراڵی بیکات؟ خۆی لە ڕاستیدا ئاسان نییە لە وڵاتانی وەکو عێراق سەقامگیری هەبی، یعنی هەم تەرکیبەکەی پێکاتەکەی، هەم عەقڵیەتی بەڕێوەبردنەکەی و هەم دەستێوەردانیش، ینی لە وڵاتی دەوڵەتداری و موسەساتی و پێکێنانی ئەمە دوای چەندین ساڵ ئێستاش لە ئەزمەی گەورەداین، لە گرفتی گەورەداین، لە دەستێوەردانی گەورەداین، تاکە ڕێگا بۆ ئێمە کە بتوانین چۆن ڕوبەڕووی هەڕەشەکانی دەرەوەی خۆمان ببینەوە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمانە بە شێوەیە بکرێ ئەوە کاکار هەموو لەسەر ئەمە قسەیەکەن ڕێخستنەوەی ناوماڵی کورد چۆن؟ وڵا زانی چۆن دەکرێت کاک فەرهاد؟ بەوە دەکرێت کە ئێمە چەند ڕەخنەمان لە دەرەوە هەیە کە دەڵێن دەبێ عێراق وڵاتێک بێ، وڵاتێکی دەستوری بێ و وڵاتێک بێ دادگا و یاسا لەسەروی هەموو لایەک بێ و دەستێوەردان نەبێ و لە داهاتی عێراق بەشی هەموو لایەکی تێدا بێ و دەوڵەتێکی فیدرالی بێ، ینی وەکو دەستورەکەی. ئەو ڕەخنانەی هەمانە ئێمە لای خۆمان جێبەجێکەین، ینی چۆن دەتوانین وڵاتی خۆمان وڵاتێکی دامەزراو بێ، وڵاتێک بێ ڕێز لە یاسا و لە موسەسات بگرێ کە ئێمە ئێستا لەو ڕۆوە یانیچێک لە گرفتەکانی منتیقی ئێمە و ئێمەش ئەو گرفتانەمان هەیە. لە ڕاستیدا حزب زۆر زاڵە، ئەمە بە نمونەی هەڵبژاردنەکە بێنینەوە. یعنی ئێستا هێزی ئێمە حزبەکان هێزی چەکداریان هەیە، سەرچاوی داراییان هەیە، خاچیان لە بەردەستە، بازنەی دەسەڵاتیان دیاری کراوە. هەموو ئەوانە گرفتی گەورن لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن، لە بەردەم حکومڕانیە کە بتوانی یەکگرتووی دروستکە. کەواتە ئەمە پێویستمان بەو پرۆژەیە، یعنی ئێمەستا لە مەجای عێراقیشە زۆر جار مناقەشەوە دەکەین ئێمە چۆن گفتوگۆ لەگە عێراق دەکەین، وەکو حزب دەیکەین، وەکو میلەت دەیکەین، وەکو حکومەتداری دەیکەین. پێویستە ئێمە دامەزراوەمان هەبێت، پێویستە ئێمە لەو دامەزراوە نوێنەری هەموو لایەکی تیا بێ بۆ ئەوەی وەکو نوێنەرایەتی کورد
قسە لەسەر ئەو کێشانە بکە کە لە ئاستی عێراق مافی دەستوری خەڵکی کوردستانە و زۆر جاریش وەکو ئێستاش دەیبینین بەڕوە سیاسیەکەی پێشێلکاری دەکرێت تەجاوزی حقوقت دەکرێت یعنی ئێستا خەڵک لە عێراق چاوەڕێی موچە دەکەن ینی بە بەمەستم کە ئەمە حەقێکی سەرەتایی هەموو خەڵکی کوردستانە کە دەبا باش دابین بکرێت باش کاک کاردۆ خۆ وا بڕیارەکە لە دەی شەش ئەگەر هەڵبژاردن بکرێت بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین هەم ئەوەی وەکو سەرۆک بارزانیش دەڵێ دەبێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفاف و دادپەروەەر بێ تەنانەت جۆ بایدنیش هەمان قسە دووبارە کاتەوە یعنی ئەگەر هاتوو حیزبێکی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو پێکاتەکان بەشداری نەکەن وەندی حیزبی تری شەیە بەشداری نەکەن ئەم هەڵبژاردنە ئەنجامە درێ ئەگەر ئەنجامیش درا هیچ شەرعیەتێکی دیموکراسی دەبێت خۆی ڕێگە ڕاستەکە و یاساییەکە و بەشداری خەڵکو و نوێنەرایەتێکە ئەوەیە کە ئێمە هیچ ڕێگایشکەمان لە بەردەم نییە دەبێت بچینە هەڵبژاردن باشە بەڵام هەڵبژاردنەکەی ئێستا بە بەشداری نەکردنی پارتی کە هێزێکی سیاسی سەرچیە لە کوردستاندا ئاسان نییە کۆسپی دروست دەکە ئێمە گە تەجروبەی ڕابردوو خۆمان لە بەرچاو بگرین کاتێ هەموو لایەک متفق دەبووین اینجا گومانمان دەخستە سەر هەڵبژاردنەکان و مەسلەی متمانە و مەسلەی بەشداری نەکردنی خەڵک لەوەی کە ئایا هەڵبژاردن چ سوودەچی دەبی بۆ گۆڕانکاری بە نەزەری من هەڵبژاردن پێویستە بکرێ و بە شێوازێکیش بکرێ کە ئومێد بداتە خەڵک کە گۆڕانکاری دەکرێت ئەمەش بەوە دەکرێت کە هەموو لایەنەکان ڕازی بن وە پشتیوانی ڕێگە یاساییەکە و دەستوریەکە بکەن کەواتە پێویستە یەکدەنگیەکە بێت من خاڵێکیکە هەیە کە کاردۆ قسە لەسەر ئەوە کرێ دەڵێن دەستێوەردانی دەرەکی لە ئێستاەوە دیارە بە هەڵبژاردنەکەەوە یعنی ئەم دەستێوەردانە دەرەکی ئەگەر پێوەی دیار بێ بەم شێوێ و داڕێژراو بێ چۆن بێ و چۆن نەبێ کەواتە هیچ شەرعیتیشی دەبێ یعنی ئەوکوا دیموکراسیەتەکەی ئەجا ئێمە پێشتر ترسمان هەبوو لە دەستێوەردانی ناوەچی لە ئەنجامەکانی هەڵبژاردن ئێستا دەرەچیشی ینی ئەو مەترسێش هەبێ ئەو مەترسێش هەبێ پێویستە ئێمە کارێک بکەین خۆمان بەرپرسیارەتی خۆمان هەڵگرین خۆمان ڕێککەوین لەسەر ئەو چوارچێوەیەی کە دەبێتە مای ئەوەی دەستکەوتەکانمان دەپارێزێ هەرێمەکەمان دەپارێزێ دەبێتە مای ئەوەی کە خەڵک لە سایی حکومڕانی خۆمان جۆرێک لە دڵنیایی دروستکە ئەنی بەداخەوە ئێمە ئێستا ڕۆژانە خەڵکی کوردستان لە نیگەرانی دەژین لە قەلەقی بەرنامەی سیاسیان ئابوووریان ئاساییشیان لەبەر ئەوە ئێمە بەرپرسیارەتیمان لە ئەستۆدایە کە خاوەن ئەو پرۆژە بین کە بتوانێ ئومێد بداتەوە خەڵک متمانە بداتەوە خەڵک ئەویش بەوەی کە ڕازگۆ بین لەگە خەڵکی خۆمان یعنی ئیتر کۆتایی بە دروشم و بە قسەیەک بێنین کە لە ئەرزی واقعدا جێبەجێ ناکرێت چیمان پێ دەکرێت بۆ ئەوەی بتوانین لەم قۆناغە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین لە ناسنامەی خۆمان بکەین لە دەستکەوتە دەستوریەکان بکەین هەموو ئەو قسانە بەوەی کە بەدیلمان چییە پرۆژەمان چییە پرۆژە ئەوەیە کە ئێمە ڕێگە یاساییەکە بگرین گوێ لە دۆستەکانمان بگرین کە ئامۆژگاریمان دەکەن ئێستا مەسلحەتیان لەوەیە کە ئەم هەرێمەی ئێمە بمێنێ بەڵام بە چ شێوەیەک کە یەکگرتووی خەڵکی کوردستانی تیاابێ ئەمەش بەوەی کە ماف بدەینەوە خەڵکەکەی خۆمان ینی بەداخەوە ئێمە زۆر جاران دەگەینە ئاستەگ ئیتر خەڵک ڕاکە لە بەردەستمان پەنا بۆ شوێنی کە ببات بیستم لەسەرەوە بپرسم کاک کاردوو ینی ئێمە تۆ ئاماژەت بە زۆر شتی گرنگدا کۆکردنەوەی ناوماڵی کوڕ ڕێخستنەوەکەی بەڵام بەداخەوە دەبێ بڵێن بۆچی دەمێ هەندێک جار لە بری ڕێخستنەوە لە بری گفتوگۆ لە بری دانوستان لەگەڵ یەکتر پارتە سیاسیەکان بۆی متمانەی خەڵک بەدەستبێنی بۆچی پەنا بۆ نەیارەکانمان بەرین بمانەوێ نەمانەوە عێراق نەیاری هەرێمی کوردستان و ڕەنگە زۆریشان بڕوایان ئەستەن بە فیدراڵیت نەبێت بۆ پەنا بۆ ئەوان ببەرین لە کاتێک دەتوانین خۆمان چارەسەری مەسەلەکان بکەین ئەو ڕێی کە پێی وایە یا دەبێ هەموو شتێک بۆ من بێ یا تێکی دەدەم ینی ڕێسای یا سەد دەمەوێ یا هیچ ئێمە دەبێ ئەم ڕێسای یاریە بگۆڕین بەوەی کە ئێمە چیمان پێ دەکرێت ئێمە چیمان پێ دەکرێت بۆ میلەتی خۆمان لە جیاتی ئەو سازشەی بۆ دەرەوە دەکەین با بۆ خۆمان بیکەین سازشێک دەکەین بە ناچاری لە تەنیایی لە مەترسیەکان لە بێمتمانەی بۆ دەرەوەی دەکەین با بۆ ناو خۆمانی بکەین ڕێککەوین لەسەر
ڕێژەیە کە هەم پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان دەکات باش هەم کۆتایی بەو میحنەتە دەینی کە ئێمە ئێستا مەترسیمان لەسەر دژێوی ژیانی خەڵکەیە یعنی ئێستا ئەمە هەمومان دەزانین موچەکە مەسلەیەکی زۆر سەرەتایی ژیانی وەکو چەشێک دژی خەڵکی کوردستان بەکاری دێن بەکاردێەوە دەبێ نەبێتە سەردێری ڕاگەیانەکانیش بۆ پێدان ینی پرسێکی ئاساییە اینجا ئەمە گرفتی کەمان لە پێشە سەرڕای ئەوەی کە ژیانمان تەمینە گرفتی دیموکراتیەتە ئازادیە پێکەوە ژیانە سەروەری یاسایە بەش هەبوونە لەوەی کەمە لە وڵاتە پێکەوە دەژین شتی مشتەرەکمان هەیە لەبەر ئەوەی ئەم ڕێگاگرتنە بەرە بە وەرگرتنی تەجروبەی ڕابردوومان کە شکستمان خوارد لە ڕێگاکانی تر بۆ ئەوەی ئێمە ئەو دەرفەتەی بۆمان ڕەخساوە بیپارێزین یا ئەو دەستکەوتانەی کە من هەموو جارێ باسیەوە دەکەم ئێمە لە بەشەکانی تری کوردستانە زۆر دڵخۆشین بە هەندێک ڕەمزی زمان و ڕێگەدانی ئازادی و کاری پەرلەمانی ئێستا لە بەردەستی خۆمانە ئێمە ئەم بەشە بۆ ناکەینە پێگەیەکی بەهێزی دەستوری بۆ بەشەکانی تری کوردستان دەستە خۆش بێت دەست خۆش زۆر سپاس زۆر بەڕێز کاردۆ محەممەد ڕێکەری ژووری پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕەنگەلێک سپاس بۆ بەشداری کردتمان لە ستۆدیۆی کراوی کوردستان 24 لە پێشەنگای کتێبەوە سەڕێ بەرزان ئەم دیدارەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر شاد و بەختەوەر